لەنێو کۆمەڵگەی کوردەواری خۆمانە زۆر دوور نەڕۆین ئەو مرۆڤانەی کە دڵڕەقن مەجلیسیان خۆش نییە مامەڵەکردن لەگەڵیان ڕەنگە تۆزێک گرفت دروست بکە ئایا بزانین دڵڕەقی شتێکە خۆمان بەسەر خۆمان یادێنین ئەرێ لە میراتی و لە باوانەوە بۆمان ماوەتە خۆمان گوناهمان نییە تێیدا ئەگەر بگەر وایە ئەی چۆن بتوانین ئێمە ئیتر ببینە مرۆڤێکی دڵنەرم و دڵخۆش وەروەها بتوانین هەم سوودمان بۆ خۆمان هەبێ و مەجلیسەکان و دەوروبەریشمان لێمان بێزار نەبن لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئەسەلان سەیزادە قسە و باسەکەین دەربارەیەوەی چۆن دڵڕەقیەکانمان بگۆڕین بۆ دڵنەرمی و دڵخۆشی کاک دکتۆر سپاس بۆ ئەوەی بەڕێزیش هیوادارم دڵەکان تۆز نەرم کەینەوە زایتی لێ دڵڕەقی سیفەتێکە لە سیفەتەکانی مرۆڤ یاو خۆت بەرئەنجامی پەروەردە و ئەو ژینگەی تێیدا ئەژی و یان تۆزێ لە مەیلە و باوانەوە بۆ دەمێنێتەوە جارێکی تر دەستخۆشیم بۆ بەڕێزتان هیوادارم سەرکەوتوو بن هەمیشە لێرەش ڕێز و حورمەتمان هەیە بۆ بینەرانی ئازیزمان پێش هەموو شتێک مامۆسای بەڕێز با بزانین جارێ دڵ یعنی چی و ڕەقی یعنی چی دڵ لە سیاقی قورئانیە کە زۆر کات بە وشەی قەلب هاتووە قەلب یعنی چی سمي القلب قلبا لأنه كثير التقلب پێی ئەوترێ قەلب پێوترێ دڵ بچکە جێگیر نییە ئێستا جەنابەت پێی ئەکەنی بەدەمی منەوە منیش ئەبێ پێ بکەنم بەدەمتەوە ئێگە تۆزێک من لە دەمچوی تۆ تۆڕەییم بینی بانی ئەوش بارودۆخێک بێت لەسەر منەوە ڕنگدانەوەی هەبێ حتى پیاوێکی عارف هەیە ئەڵێ القلوب في الصدور كالقدور على النار تغلي بما فيها ئەوەی کە ئەو دڵی کە ئەوتا لە سینەی ئێمە وەکو منجەڵێ وایە هەرچی تێ بکوڵێنی تایە ئەکوڵێت بەس ئایا هەموو شتێک کە ئەی کوڵێنین لە منجەڵا بە دڵمانە لەوانەیە وانە بی کەواتە قسەکردن لەسەر دڵ کەوتم وشەی قەلبە من زۆر کاتاوە تۆزە وردەکاریەکی ئیشم خۆمم تیا کردووە کە بۆ نەمە وشەی قەلب دوای پیتی یەکەم ئەلفێ زیاد بکەین ئەبێتە قالب ئینسانی وا هەیە جارێ دڵێک ئەیدا لە قاڵبێکی تایبەتی پێبەخش ئەگەر وشەی بۆ نمونە بێت و قەیەکە لابین ئەبێتە لوب ناوکرۆکی مرۆڤ لەکوێیەتی ئەگەڕێتەوە بۆ دڵی حتى لسياق قرآنية وشي فؤاد شهاته آية فؤاد همان اشتلق الله دكتور أما جورك ل بيانك أدبي زياترنيا چکە زۆر جارەگەر هەمیشە ئەو گرفتەمانی ئەڵێن دڵڕەقی دڵنەرمی دڵخۆشی وردە بە وردە ئەمە جۆرێک لە ڕاهاتنە لە کۆتایە لە شوێنێکی ترەوەی عاز بە دڵ ئێستا دێمە سەری وردە بە وردە عاز لە کوێ وەرئەگرێ دڵ منم لە دڵە وەرئەگری ئەی ڕۆڵی مێشک ئێستا پێ دەڵێ مێشک لە کوێیە مێشک لە سەرایە ئەی عەقڵ لە کوێیە بەپێ بابەتە زانستیانە بێ هەبێت لە ناو مێشکا بێت کێ ئەمەی ود بە ئێمە چۆن سەلمە هەر خودی مێشکەمان چ نەزەریەک سەلمان دوێتی کە ئەبێت بۆ نمونە عەقڵ لە مێشکا بێ باشە زۆر جار بیزنیمان دکتۆرەگەیەکێ دارێ بەرسەری کە هەستەکەی ڕەفتاری مەزان گۆڕەیە شتێک پرسیاری لە جەناب دەکەم ئەی کە تۆ ترسێکت بەڕوو بەڕووە بێتەوە دڵت خێرارێ نایە تێپەکانی زیاتر ناکە دڵت لێوە پێت ناڵێت ئادەی ڕاکە ئادەی بازدە ئادەی فرێکۆ بکەوە هەنێک گەڵێن مەسەلامەنگە گۆڕانکاریەکی فیزیکی بێت جەستە هەڵبەتە نامێت چمە و جەدەلەوە ڕەنگە تۆزە گرفت زۆر بێت لەسەرەوە ئەوە بە ئێمە ئەڵێ کە عەقڵ لە ناو دڵا بێ سیاقی قورئانی باشە کە ئەڵێ ئەم لەهم قلوب لا يعقلون بها أم لهم آذان لا يسمعون بها فإنها لا تعمى الأبصار ولكنها تعمى القلوب التي في الصدور حتى اشتا علمي كانش بياوكي وكو عبد الدائم كحيل دكتور عبد الدائم كحيل يقول دكتور أحمد هارون كأمانة مختصا لمبواري درو الناس سايكولوجيا أقصى لسر أواء كان كأم أبماني ونماني بينات وانين
ئەوە بسەلمێنین و ئەوە بسەپێنین حتا لە گۆگڵا کاتێک کە ئەم سێرجە ئەەکەیت پێت دەڵێ کە دوو بۆ چوون هەیە هەر بۆ چوونێکیش قسە لەسەر ئەوە ئەکەن کەوا ئایا عەقڵ موجودە لە چ شوێنێکە لە مێشکایە یاخود لە دڵایە لەبەر ئەوەی کە یەکێ لە شتە تازەکان کە ئێستا لە ئارا هەیە ئەو بۆ چوونە زۆر زۆر پشت ڕاست دەکاتەوە کە عەقڵ لە دڵا بێ بۆ نمونە کەسێک کە تووشی نەخۆشیەک حادیسەیەک ئەبێ پێویستەکە دڵی بۆ بگۆڕن بەدڵی کە ئەیگۆڕن بەدڵی کەسێک کە ئەیگۆڕن باشە کە ئەم دڵ ئەگۆڕێ بۆ ئەم مرۆڤە عادەتەن ئەڵێن مرۆڤێکی کە ئەڕاتویەتەوە ئەم مرۆڤەی کە دڵی بۆ گۆڕاوە حساب کە ئەبێتە مرۆڤەکەی تر کە دڵەکەی وەرگرتووەتیایە ئەم کەسێکی لەسەر خۆ بووە سەرکی بۆتە کەسێکی عەسەبی دوو دڕی جەنابتان دژی مەشروب و جگەرە و بەزم و بالوەرە بووە بەس کەسەکەی تر کە ئەوانەی تیا بوو ئەمیش وای لێ هاتووە لەبەر ئەوە ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە جارێکی تر ئەبێ ئێستا ئێمە قسە و باسێکی لەسەر کرێتەوە کە دڵ بە سیاقە قورئانیەکە کە بۆمان ئەڵێ ئەوە تا لە ناو مێشکەوت بڵێن عەقڵ ئەوە تا لە ناو دڵا ئێستا خەریکە ئەگەرەکان بەرەو ئەوە ئەڕواتۆشتە زانستیەکان ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەسڵی بابەتەکەی خۆمان باشە دڵ ئۆرگانێک نییە لە ئۆرگانەکانی لاشە هیچ ئەوەی نییە بۆ نمونە ئەم خوێنە تەوزیعکە باشە ئەم دڵە کە ئێمە کە جاری وا هەیە ئەچینە شوێنێکە و دڵێکمان بۆ ئەبرژێن و ئەی خۆین شتێکی نەرم نییە باشە بۆچی پێڵم دڵڕق وایە وانە ڕاست باشە بۆچی ئەم دڵە وای لێ بێ فەهیە کەالحیجارەتی ئەو ئەشەد قەسوە وای لێ بێت ئەمە نەڕق بێ لە بەرد خراپتر بێ هەر ئەم دڵی ئێمە زۆر کات لە بواری خۆشەویستیشە تۆڵی ئەم کەسە لە ناو دڵی منای ئەو کەسە لە دڵی منە دەرناچێ ئەو کەسە ئەمەنە گەورەی لە دڵی منە جێی نابێتەوە کەوا بێتە تەعاملکردن لەگەڵ دڵە یەکێکە لە بابەتە زۆر زۆر گرنگەکان کە مرۆڤ یەکێک لەو ئیشانەی کە دەبێت کاری لەسەر بکە من چۆن کار لەگەڵ دڵی خۆمە ئاکەم چۆن ڕەفتار لەگەڵ دڵی خۆمە ئاکەم چۆن دەزانم دڵی من لە چ جۆرە دڵیەکە زۆر کاتار ئەوتری ئەمە ئەهلی دڵە وانە لە بواری ئەدەبیات و ئەم شتانە کە ئێمە ئەیبینینەوە کەواتە دڵ جارێکی تر پێویستی بەوە هەیە ئێمە لێی تێبگەین بە وردی دکتۆر من یانێ زۆر زۆر جوان بوو پێشێکێکی زۆر باش بوو پادیسە هەم بچمەوە سەرەوە بابەتە کەواتە چۆن وەنیاوەنیاخانێکی دەنگی خۆشە ئەمە خۆی دەنگی خۆش ینی ئەوە نیە خۆی ڕاست ئەکرێ بچێ ئەکادیمی بتوانێم دەنگی بەکاربێنە جا لە قورئان خوێندنە یان لە بابەتی ترە دڵڕەقی ئەو ژینگەی ئەو پەروەردەیەی ئەو بارودۆخی منی تێدا ئەژیم بۆم دروستێ بە یاخود ئەو دەستەواژەی پێوتێت دەستەواژەی دڵڕەقی ئەکرێت لە منان بۆ من بەکاربێندێ هەموو کارلێکێکی کۆمەڵایەتی مامۆسای بەڕێز سێ ئاڕاستی هەیە ئەمە کە لە دەروونناسی قسە لەسەر ئەم بابەتەیەکرێ ورد دەبیتەوە سەرنجی ئەدەیت چکە دەروونناسی یەکێک لە پێناسە جوانەکانی ئەوەیە کە پێ ئەوترێ زانستی ئاکار و ڕەفتارەکان یەکێک لە پێناسە جوانەکانی ئەوەیە ئایا ئەم شتە بۆ ماوەیە ویراسیە ئەمە یەک یاخود ژینگەی کۆمەڵایەتی وا ئەکا کە ئەم کەسەوای لێبێ ئەمە دوو یاخود پاڵنەر هەیە ئەمە سێ لەم سیانەش بە دەرنێ بینی خۆڵ بەس ئایا کاتێک کە ئێمە ئەڵێن ئەم شتە بابەتێکی بۆ ماوەیە ئەزانی لە دەروونناسی ئەڵێ ئەم بۆ ماوەیە کە ئێمە خۆمانی پێ ئەخەڵەتێنین زۆر کات بۆی خۆمان دەرباسکەین وەڵام من باوکم تۆڕە بۆ منیش ئەبێت تۆڕە بم وەڵا باوکم وا بۆ منیش ئەبێ وابم ئەڵێ بەس ئامادەکردنێکی دەرونی و تیا دروست دەکات کە تو ئەم شتت بۆ بگوێزرێتەوە یاخود بۆ نەگوێزرێتەوە ئێمەمانان کە ئەبینین سیفەت شتێکەیە لای باوکو دایکمانە یەکسەر ئامادەین بۆ وەرگرتنی ئامادەین بۆ تەطبیقکردنی ئەگەنا لە ئەسڵی ئەسڵا وانییە ئەگەر ئێمە ئیشکەین بۆ باوکو دایکان کە ئێمە کۆمەڵشتمان هەیە بێنانی خۆمان بەدڵمان نییە کە من خۆم بەدڵم نییە بۆچی لە مناڵەکەمە مەوجود بێ وانییە من زۆر کات لەگەڵ باوکو دایکەدا ئەنیشم بۆ نمونە هەندێک ئامۆژگاری مناڵەکەی ئەەکە ئەمە بکە ئەوە بکە ئەوە بکە ئەوە بکە من زۆر کات پێڵێ وەڵام باشە تو خۆت بەدڵت ئەم شتانە ئەیکە بەدڵت نییە بۆ دی فەرزەیەکی بەسەر مناڵەکەتە باشە کە تو خۆت ئیسفاتت لێ کردووە ئەڵێ لە مناڵەکەتە هەبێ لەبەر یەکەم شتی ئەلمی ویراثە یاخود بۆ ماوە ئەمە بەس ئیستعدادێکی نەفسی دروستەکات ئەگینا خۆی بۆ خۆی نەقڵ نابی ئەمە یەک دووهەم ژینگەی ئیجتیماعی ئێمە بمانێ و نەمانەوێ ناتوانین ژینگە کۆمەڵایەتیەکە
فەرامۆشکەین بەس گرفتە سەرێکەکە ئالێرایە ئایا ئێمە مناڵەکانی خۆمان پەروەردە ئەەکەین یاخود ئەیدەی لە دەستی کۆمەڵگا پەروەردەیەک ئێمە خۆمان پەروەردە ئێمە کۆمەڵە شتێک تێکەڵ یەکین خاتوون زۆر کات مناڵێک کە ئێستا ئێمە لەوانەیە کاتی خۆی وەزە ناڕەحەتیمان بینی بە لە ژیان و قورساییە ئێستا من بەدوای ئەوە ئەگەڕێم بۆ نمونە قوتابخانەیەکی باشی هەبێ بەدوای ئەوە ئەگەڕێم بە ساریکی باش بڕات و بێتەوە بەدوای ئەوە ئەگەڕێم جل و بەرگەکەی جوان بێ بەدوای ئەوە ئەگەڕێم چی بێ حتا کە نەخۆشی شەکەی بەدوای نەخۆشخانەیەکی ئەهلیە ئەگەڕێم بەدوای قوتابخانەیەکی ئەهلیە ئەگەڕێم ئایا ئەمە پەروەردەیە؟ نەخێر ئەمە گرنگی پێدانە ئەگەنا پەروەردە کۆمەڵێ بابەتی تر لە خۆی ئەگرێ گەرێمە بمالێ قسەی لەسەکەین کاتمان پێچێ لەبەر سەیر ئەەکەیت ئەم بابەتە کۆمەڵایەتی ئەگەر من ئامادە بم ئەم مناڵی خۆم پەروەردەکەم کە یەکەم جار یەکەم دەستگا ئەوش دەستگای خێزانە کە من هاتم ئەم مناڵم پەروەردە کرد لەسەر ئەوەی دڵڕق نەبێ لەسەر ئەوەی کە ڕقوقینەی نەبێ لەسەر ئەوەی کە بغزین نەبێ لەسەر ئەوەی وەڵامدانەوەی ناشرینی نەبێ ئایا ئەم مناڵە ئیسفادەی لێکە یاخود ئیسفادەی لێ ناکە 100% لێ یەکات سێهەم خاڵ پێی ئەوترێت دافعی نەفسیە مە لە دەروون ناسیە هاندەرە دەرونیەکەیە باشە چی وە ئەکات مناڵێ دڵڕق بێ چی وە ئەکات کە ئەم کەسە لە ڕەفتارەکانیانە هەندێشتی پێوە دەرەکەوێت هەندێک مناڵی هەر لە مناڵی و ئەڵێ باشە ئەم مناڵی من شەڕەنگێز چی وە ئەکە ئەم مناڵە شەڕەنگێز بێ بۆچی من هەر لە بیدایەت زۆر کات ئێمە ئەڵێن واز لە مناڵەکەم بێنە هەر خۆی وایە ئەی باشە هەر خۆی وایە کەی چارەسەریەکەیت کەی دەیت و ئەم کێشەی بۆ ناهێڵیتەوە تاکی ئەم کێشەی لەگەڵا بێ لەبەرەوە مامۆسای بەڕێز لەوانەیە هەر سێ شتەکە کاریگەری خۆی هەبێ زۆر باشە کاکتۆر لەبەر کەمی کات ئێمە هەندێک پرسیاری گرنگمان ماوە با بزانین کەسێکی دڵنەرم چۆنە و کەسێکی دڵڕق چۆنە بەڕاستی ئەو سیفەتە چییە کە مرۆڤێکی دڵڕقی پێ ناسرێتەوە با بڵێ کەسێکی دڵڕق ئەگەر ئێمە بمانەوێ بە وردی تەعاملی لەگەڵا بکەین هەمیشە لە کاتی ڕووداوە قورس و ناڕەحاتەکانە تو هەستی پێ ناکەیت کە دڵ نەرم بێت چونکە دائیمەن کە ئێمە باسی پێناسەی دڵڕقیەکەین خۆی پەروەردگار لەم سیاقا فەرمێ بۆ نمونە ثم تلين جلودهم وقلوبهم کاتێک کە تۆ ڕووداوێک شتێک کە ڕوو ئەدات کاریگەری لەسەر تۆ هەبێ بەسەر توە شۆڕ بێتەوە ئەم بابەتە وات لێ بکە کە جوڵەیەکی بۆ بکەی وات لێکە بەرەو پێشەوە بڕۆی بەڵام کەسێکی دڵڕق لەوانەیە لە ڕووداوێکی ناڕەحات و ناخۆشیشا ئێستا ئەبینیت ڕووداوێکی سیاری زۆر قورس ڕووی داوە باشە خەڵکی ئێمە چیەک هەندێکی ئێنێت و تەسویرێک لە جاتی ئەوەی بێت یارمەتیەک بدات گوێی لە دەنگە گوێی لە ناڵە فریای ئەوە بخە ئەو لە دڵی ڕقاڵێ وەڵام من ئەگەر ئەمە بخەمە ناو سیارەکەمەوە لەوانەیە سیارەکەم پیس بێ لەوانەیە خوێنی بەربکەوێ چۆن پاکی بکەمەوە تۆ سیرکە کاتەوە دڵڕقیە ئەمە ئەو شعورێکی ئێستا کۆمەڵگای ئێمە سەبانیان کە ئێمە هەڵئەسین لە خەو یەکەم جار کە چێکی سوسیال میدیامەکەمان ئەکەین چییە بینیت فڵان کەس تازیە و چەند کەس خەڵکی ڕوودا و دوو کوشتن و ئەمە دەلالەتی چییە ئەمە دەلالەتی ئەوەیە کە کاتێکی تر خەڵک گوای لێ هاتووە گرنگی بە دڵی نادات جارێکی تر دڵی نەرم ناکاتەوە جارێکی بیل لەوە ناکاتەوە چۆن بتوانێت کەسێکی هەستێک ناسک بێ حتى ئەمانە لەوانەیە خۆتان بزانن ینی لە هەموو شوێنێکی ئێمە وای لێ هاتووە لەناو خێزانێکە ئەم دڵڕقیە لەناوان لەوانی بیبینی لە نێوان هاوسەرەکانە لەوان باوکو مناڵەکانە لە نێوان لە فەرمانگاکانە لە هەموو شوێنێکە وای لێ هاتووە کە ئینسانەکان ئەمەندە بێ ئاگا بوون لە خودی خۆیان و ئەمەندە سەرقاڵی ئەم ژینگە بوون شتەکان لەمان نۆرماڵ بۆتەوە سەوای لێ هاتووە کە تۆ ڕووداوێک ئەبینی ئەمانە بەلاتەوە ئاساییە وەڵا چەند کەس کوژرا ئەڵێ باشە ئەمڕۆکەم کوژراوە ڕقەمەکە زۆر نیەمە طبیعی بۆ تۆ زۆر بەلاتەوە نۆرماڵ بوو ینی کاوەتەی ئەبێ جارێکی کار لەسەر ئەو بکەین چۆن بتوانین ئێمە خۆمان ئامادە بکەین بۆ ژینگەیەکی نەرمونیانی خۆش باشە کەواتە دڵ نەرمی هەموو کاتێک باشە زۆر جار مرۆڤەکانی ئێستا دەساژەیەک بکارێن یاخود جارێک لە قسەکردنیان هەیە دەوترێت کە
ناکرێ هەموو کاتە دڵە نەرم بێ ناکرێیان هەموو کاتە دڵە ڕەق بێ ئەکرێ ئەم قسێ ڕاست بێت لە کاتێکی دیاریکراوە ئێمە نەرمی بنوێنین لە کاتێکا ڕقی بنوێنین خۆی من دووشتە بە تێکەڵی نەکەین بۆ نمونە پێغەمبەری خوا فەرمێ ما كان الرفق في شيء إلا زانه نەرمونیانی لە هەر شوێنێک کابێ ئەمە چیە تراز و هاوسەنگی پێبەخشی بەس ئەی دانایی چییە؟ داناییش ئێمە قسەی ئەبێ دانایی بکەین دانایی ئەوەیە تۆ لەگەڵ ئەو کەسە چۆن ڕەفتارت لەگەڵاکەوە ڕەفتاری لەگەڵا بکەین بەس لە داناییە گەورەییش هەیە گەورەی ئەوەیە بۆ نمونە کەسێک هەندێک تەسەڕوفاتت لەگەڵاکە بۆ نمونە لە سوشال میدیا تۆ شتێکت بڵاوت کردوتەوە توێ سوودێ بە خەڵک بگەێنی لە کۆمنت تا چیت بۆ نووسری ئەمە هەر بە کەڵکیش باش ئەمە بەرەو کێ ڕاتەکێشە مامۆسا تۆش بڵێ بۆ و چۆن و دیکابەتە ئەمە لەیرا بەجددی دانایی نییە بڕۆیتەوە بەزمۆخ با من بێم حساباتێکی خۆم نەکەم با بێم حساباتێکی بەرامبەرەکەم بکەم ئای ئەم کەسەکە ئەم شتەی بۆ من نووسیوە شتێکی من جوانە ئەم جوان نیە زۆر کات جوانە ئاخر تۆ شتێک جوان نەبێ بڵاویەکەیتەوە 100% نەخێت شتێک کە خۆت چێژت لێ نەبینی بێ ئایا بڵاویەکەیتەوە کاریگی لەسەر تۆ نەبوو لەبەر تۆ سێکی ئەم کەسە لەوانەی تۆ بیت و ئەگەر تۆزی ورتر تەعاملکەی ئەم کەسە احتیمال زۆرە لە ژینگەیەکە ژیابەکە ئیسا قسەمان لەسەر کرد ئەو ژینگەی ئەو جوانیانە نەبینی لەو کەسانەیە کە لە جاتی ئەوەی بێت وەصفی جوانی بکە بەس ڕخنە ئەبینی لەو کەسانە بێت لەوانەیە هەندێک نەخۆشی دەرونی هەبێت کە بە جددی پێی ناخۆشە خەڵکی سەرکەوتوو ببینی هیبا من بێن لەم ئاستەوە ڕەفتارکەم من نەک لەو ئاستەوەی کە مش خۆم بخەمە ئاستی ئەوە بۆ ئادەی تۆ چۆن مەعامەلەیەکی من جوان بەعامەل چۆن وەڵام ئەدەی تۆ من جوان وەڵام ئەمە من خاتە سەر قاڵیەکەوە کە ئەوەی کە کارمان لەسەر کردووە ئێمە لە دەستی بدەین کەواتە کاک دکتۆر بەکارێنانی دەستەواژەی دڵڕەقی و دڵنەرمی توانین بڵێن ئەوەندەی ئەدەبین ئەوەندەی عاقلانی نین ڕەنگە دەستەواژەی عاقلانە ڕەفتارکردن گرنگ بێ بۆ مرۆڤ لە چ شوێنە کا پێویستە ڕەنگە دڕەق بیت ڕەنگە زۆرجار لەگەڵ زاڵمێکا کە دێتە بەردەست ڕەنگە پێویست ناکات تۆ دڵڕێمانە مامەڵە بکەیت کەواتە عاقلانە ڕەفتارکردن دەستەواژەیەکی دروستە یان دڵڕەقی و دڵنەرمیەکە تەنانەت دەستەواژەی ئەدەبین تۆزێک ڕۆتیناتی ڕۆژانن والله جارێ بە تایبەتی ئینسانی مسلمان مامۆسای بەڕێز ئەتەکێتی خۆی هەیە لە هەموو دنیا خۆی پەروەردگار کاتێک کە باسی موسا و هارونی برایەکە کەڵە بچم بۆ لای فیرعون چی پێڵێ فقولا له قولا لينا يعني ئەمە یەکێک لە ئاکاری مسلمان ئەوەی کە بزانی چۆن ڕەفتار ئەکات ئێمە نەهاتوین بەڕاستی کەسێکی دڵڕەق بین ئەو کاتە چونکە ئێمە بمانەوێ و نەمانەوێ کۆنفیشۆ ساڵی قسەیەکی زۆر جوانە هەڵە ئیزرع فکرە تحصد قولا کاتێک کە تۆ بۆ چوونێک ئەچێنی قسەکانیش ڕنگدانەوەی ئەو بۆ چوونەت ئیزرع قولا تحصد عملا کاتێک کە تۆ دەیت و بۆ نمونە قسەیەکت کردووە ئەگەر قسەکەت تووڕە بێ لەوانەیە پەلاماردانێکی لەگەڵا بێ ئەگەر قسەکەت دەربوونیان بێ لەوانەیە قورساییەکی تیا بێ بۆ تۆ اینجا ئیزرع عملا تحصد نجاحا ئەمەش وای کردو کە خوای پەروەردگار کە بە پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی السەڵاتو وەسسەلام فبما رحمة من الله لنت لهم ئەگەر ڕەحم بەزەی خوای پەروەردگار نەبوایە تۆ نەرمونیان بووی ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك وكاتب خەڵکە ڕائەکرد هیچی لای تۆ نەئەمایەوە لەبەرەوە گرینگە ئێمە یەکێک لە سیفەتەکانی مسلمان ئەوە بێ کە ئینسان چی بێ نەرمونیان بێ ئەسڵەن یەکێک لە ناوەکانی هاوڕێیەتی لە عەرەبیات چییە؟ ڕەفیق نییە؟ ڕەفیق یانی چی؟ یعنی ئەبێ نەرمونیان بی لەگەڵ ئەو کەسانی کە ڕەفتاریان لەگەڵا ئەکەیت لەبەر زۆر کاتیش نابێ ئێمە بەرامبەرەکەمان ئێمە ئەتوانین بە قسەی عاقلانە بە قسەی قورس بە قسەی جێگیر بە قسەی پڕمانە ئەوەی کە خەڵک بە تووڕێی دەری ئەبڕێت ئێمە بە شێوازێک کە دەری ببڕینەوە بە تایبەتی لەم زمانی ئێمە زۆر پێویستمان بەوە هەیە کە ئێستا کۆمەڵە خەڵکی جوان کە بتوانن ئەمە بکەنە ئاکارێکی سەرەکی خۆیان دوورکەونەوە لە هەندێک نزاعاتی شخصی چونکە یەکێک لە ئەسباباتی دڵڕەقی مامۆستا شوان بۆ ئەگەڕێتەوە تەعەسسوب بۆ بۆچوونەکانی خۆمان بێ
کە ئێستا ئێمە زۆر ئەمە بەزەقی ئەبینینەوە لە ئەم ڕاست بە ئەو پەڕی چەپ لە ناو هەمومانە ئەمە مەوجودە کە من ئیلا و بیلا کە بۆ چوونێکم هەبێ ئەم بۆ چوونە من ئەبێ موسڵ بم لەسەری ئەبێ بیسەلمێنم ئەبێ بیسەپێنم لەوانەی واژ نەبێ لەوانەی خۆم بۆ خۆم لە ناخی خۆمە من کاتی خۆی پیاوێکی وەکو تۆنی بۆزان کتێبێکی هەیە بە ناونیشانی قوة الذكاء الروحي هێزی ڕۆحی مرۆڤ بەستەوەی ئەکاڵێ من لە مەرحلە چواری فەلسەفە بووم لە شوقەیەکە ئەژیام ڕۆژێکیان تەقەی درگارێدرا سەیرم کرد خاتوونیەکە ئامانی پیان ئەوترێم و بە شیرەکانەوەی کە دێن قسە و باسی پەیامی مەسیحەت ئەگەیەنن وەڵاوتی ئەتوانم بێم تۆزە لای تۆ دابنیشم مشتم فەرموو وەڵا دانیشت و سەیرم کرد ئەوێت تەبشیرم کا و بمکە بە مەسیحی من لەو کاتە مولحید بووم خۆی وەڵێ ئەڵێ وەڵا یەک هەڵەی کرد منیش گرتم لە هەڵەکە ئەوەی کە پێی نەکرێ پێم کرد خۆم بە خۆمەوت ئەمە برا ڕۆباشم پێ کردووە تێ قەت نایەت و بەم ناوە کە چووە بەردرگاکەوتی ئەتوانم هەفتەکەی تر بێمەوە بشتم بەسەر چاو بۆ دایتەوە وەڵا هەفتەکەی تر هاتەوە بەس کەسێکی گەڵ خۆیان هێنا بوو یعنی دیارەوتی ئەمە لە من زیرەکترە حەزەکەم ئەم قسەت بۆ بکە تی وەڵا کارێکی کراپیشم بەم کرد تی ئەکری هەفتەکەی تر بێمەوە هەفتێکی تر باوبارانێکی زۆر زۆر بوو تم بەخوا بە ئەش نەجاتی بوو نەهاتەوە وەڵا تۆزێکی نەبر دای لە دەرگا ئەم جار پیاوێکی بە ساڵاچووی هێنا بەس ئەمیش یەک هەڵەی بچکۆلەی کرد ئەمیشم شکان بەسەریەکە تێکم شکان ئەڵێ کە چووە دەرەوە ئاوەلایەکی کردەوە یەکلا ئەم هەموو قسانەی کە کردمان بەقەد لاکردنەوەکەی کە لە دڵیا بۆ منی پیشاندا کە کاکە ئامەی کە تۆ ئەیکی شتێکی باش نییە هیچ سوودێکت پێ ناگەیێنێ ئەڵێ ئەمە خاڵی وەرچەرخان بوو لە ژیانی منە کە گەڕامەوە بۆ ئەوەی کە خاوەن پەیام بم مرۆڤیش کە خاوەن پەیام بوو ناکرێ لە هەموو ورد و درشتێکە لە هەموو قسەکردنێکە لە هەموو وەڵامدانەوەیەکە من بێم لەیرا دڵم بەسەر هەموو شتەکانم زاڵ بێ کاتی ئەوە ئیتەبیر لەوە بکەینەوە چۆن ئێمە ئەتوانین ئێمە بمانی و نەمانی و هەر تۆنی بۆزان قسەیەکی هەیەڵێ نحن لسنا بشرا ئێمە بەشەر نین ئەی چین ئێمە بل كائنات روحية تخوض تجربة بشرية ئێمە بوون لە وەرێکی ڕۆحین ئەم بوونە ڕۆحیە پێویستە کات چی پەروەردە بکەیت ئەو ناخۆ دڵت پەروەردە بکەیت ئێمە بۆچی لە قورئانە باسی لەوە ئەکرێ کاتێک کە ئاەتی قورئان خوێنی بەسەر موسڵمانە چی بەسەر دێ ها هێورە بێتەوە ئارامە بێتەوە تەقشعر له قلوبهم دڵیان پێستیان هەموویان نەرمونیانی پێبا لەبەرەوە دڵڕەقی صفەتێکی سابتی مرۆڤ نییە ئەسڵ وای مرۆڤ نەرمونیان بێ ئەسڵ وای لەسەر خۆ بێ تۆ چ کاتێک تۆ ڕەبی چ کاتێک دڵڕەقەبی ئەو کاتەری کە بە دڵت نییە زۆر کات بە کەسێک بڵێ بۆ دڵڕەقی ئەڵێ ژیان وای لێ کردو ناڕەحەتەکان وای لێ کردوم ئەگەر خۆم حەزم لێ نییە کاتێ ئێمە ئەبێ جارێکتر بگەڕێینەوە بۆ ئاستا ئاسایی نۆرماڵەکەی خۆمان دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ دکتۆر ئەرسەلان سەیدزادە مامۆستای زانکۆ کە لەم چاوەڕێیان لەگەڵمانە بوو ئومێدەکەین دڵمان نەرم بێتەوە ئینشەڵڵا سوتان لەو بابەت و لەو زانیاریان وەرگرتوێ کاکتۆر لەم چاوەڕێیە بۆیان بۆی باس کردین